سلاف و هیوین دم خوش دگل دمک دی کورت کنکشن جدنگی امریکا لواشنطن از داخلی شما لەلایمنی شەواحیدە کەریم ئەم کاتتان خۆش لەم بەرنامەیەدا دوامۆڵەتی نوێ بۆ وتوێژەکانی ناوچی ئێران لە ژنێڤ دیاری دەکرێت. بەردەوامبوونی شەڕ لە دەوروبەری شاری حەسەکە لە سووریا بە هەزاران خەڵکی مەدەنی ناچار کردووە ماڵ و حاڵی خۆیان جێبهێڵن. ڕەوشی سەدان پەنابەری ئێزیدی بەچی گەشتووە ئەوانەی لە کامپەکانەوە بەرەو بولگاریا ڕۆشتن و سەری نەگرت. هەروەها میوانی بەرنامە ئاریش ساڵح نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێرانە بەڵام لە پێشدا لەگەڵ ڕووداوی تر. چەند مەهان پشتی دانوستاندنین چڕ ئیران و وڵاتین دەسەڵاتدارین جیهانی نەگەهشتنە ڕێکەتنە داوی مهلەتاوێ ئیرۆ سیهی مەها شەش بوو لێتەفلایەن ڕێک کەفتن لەسەر درێژکردنا دەمێ گوت و بێژان هەتا هەفتی مەهابێ. وەزیرێ دەرڤەیە ئیرانی محەممەد جواد زەریف ڤەگەڕیا تەهرانê ji bo şêwirê digel karbidestan bawerî heye ku xala kêşedar pişkinîna navendên navokiyên İranê ji aliyê lêvekolên netewên girtî ve her wesa çi renga dûrgirtin li ser İranê bêne ladan. Karbidestên Wezareta Derve ya Amerîkî dibêjin John Kerry wezîrê derve danûstandinên rastexwe digel Birêz Zerîf kirin sebaret sê Amerîkiyên li İranê girtî. ڕۆژی دووشەمە ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراو لە نێزیک نەخۆشخانەیەکی لەشکری لە سەنعای پایتەختی یەمەن تەقیەوە و بەلایانی کەم 20 کەس بریندار بوون. لقی یەمەنی داعش لەسەر تویتەر بەرپرسیارەتی تەقینەوەکە گرتە ئەستۆ بەڵام نەتوانراوە لە سەرچاوەیەکی سربەخۆ ئەم ئیدعایە پشتڕاست بکرێتەوە. لە نیشانەیەکی نوێی ئەوەی کەوە سێ مانجی شەڕکردن لە یەمەن پەرەی سندووە وتەبێژی لەشکری وڵاتەکە گوتی هێزەکانی مۆشەکی سکادی گرتوتە بنکەیەکی لەشکری لە عەرەبستانی سعودی وا ڕاگەیەندراوە ئەو پەلامارە کاریگەری تۆڵەسەندنەوە بوو بێت بۆ ئەو پەلامارە ئاسمانیانەی کە لە لایەن خەوپەیمانەتی بەڕێوەبەرەتی سعودیا لە دژی سەرهەڵداوانی حوثی ئەنجام دراوە. کۆمەڵی داعش خەریکە ئامادەبوونی خۆی لە ناوەندی یەمەندا هەروە دێت و زیاتر دەردەخات. فەرمانداری ویلایەتە نیوجەرسی کریس کریستی بە فەرمی کاندیدکردنا خۆی ji bo هەڵبژارتنên سەرۆکاتیە ئەمریکا ya sala 2016 ڕاگەهاند و dibêje partên sereke welat paşxistine. Kristî got jî piştî heft salan jiya wî gotiye reberatiya lawaz lêkoş Kaspî welat amade ye ji bo reberatiyekê wî ew dixwara dibîne. Wî got jî welatê me serokek heye Kongres piştgohxistiya û Kongresê jî ew piştgohxistiya. Lê wî nîşan daye ew ê bikaribe digel gişt layanan kar bike û li hev hatinan jî bike. وتوێژەکانی کۆمەڵی پێنج بە زیادەیەک لەگەڵ ئێران لەسەر بەرنامە ناوچەکەی تاران کە ئەمڕۆ دوامۆڵەتی بوو لە ژنێڤ تا حوتی مانجی حەوت درێژکرایەوە. شارەزایان بۆچوونی جیاوازیان لەسەر کاریگەرێتی درێژکردنەوەی وتوێژەکان هەیە. زانیاری زیاتر لەم راپۆرتەی هاوکارمان لوقمان ئەحمەدە. افسری پنج روزانه گروج نماوان جی سرانسری جیهانی بجیبونه لبر درگاه ناوندا گفتگویان گو کار بدسته ده دچنوتین. لهندر گفتگو دبل ناف شاندران لسر پروگراما ناوکیا ایرانی. وی چند روزین دن درشتر ببه. دا گوهرتش درست به و عالی کار به. لگوری گوتنا بر پرسای یاسه نبلاف کرنی کلسی داوین پورک. Well, I think that the sides are very close. بدیت نامن همو عالی گلک الهب نزیکن. مثلا گلک گرنگه. همو عالی زانن که هک نوکه خوش دانستاندن وکیشن آرمانجی درجتن یتری بازا خو ابدس و ناینه. او دبیجه سنگری زور و بلند بون لی بداویه اوی بسر کرد. Well, there still do seem to be some out. هیچ هندک همو آلوزی ماینه سوارت طول جوات تناهی نتیوت گرتی و کچوا افتولا بنفدانان. هر وسا هیچ لسه سردان آواهیت ناوکی جیگ نگرتن هنه. اوه مسئله که گلک هستیاره. کار بدستین امریکی بردامی مترسینا خودکن لسر زوریا پیک آنینا پیمانی لیهوی هیناجی هیا گو بسر کن. بگوری شروع کار امانویل اوتولانگی دبیجه درش کرنا دما داوی جی پیمانی جالی ایرانی رکت. براستی لسر وی که دمینه که هین خیزن سور جالی گروپا 5+1 و هنه. امانویل لگوت ناخوزی دکرو دبیجه درش کرنا دماداوی یا پیمانی وی تشتکی باش به اگر کار بدست بردامی گفتگویا خو بکن داگو بداوی بسر کبه. لقمان احمد دنگ امریکا.
و پامنری دنگی امریکا لقامش لوزانا عمر عمودی راپورتا گهان دیاما و دیار دکا که چاوا خلق جزیره حسکی و دور و برین و جبر شر ملیتان دولتا اسلامی داعش شپرزابونا و گلک جوانا برف هریمین دید روان. در انجام شر سه روزانده 250,000 سیویلین باجار حسکی رویان و بر باجارین کانتونا جزیره و هاتن. افریا سرکه یا دسپیکا باجار عمودیه گو خلکن حسکی نهاش بر شر و پفچون انگران برون. نظام تعزیت تنو 45 حب عسكري وان مغاويره مستشفى دابو سلاح وطني وربيان. برز علی اسکان ریوبری نویسکه شوپاندنا کاروباری مروواهی لباجار حسکی هجمار جبو دنگ امریکا تکس کرن. نکیمی 250,000 سیویل شباجار حسکی در کتی حیانا موثق بارقامه لگور باجاره. چکس منظمات محلی بن یان ای دولی بن یو این دوی یعنی وی باری رابن. ریوبریا روجاوای کردستان آکلانتونا جزیره حاضریا پیشوازی خلک حسکی دکرن لباجار عمودی و هروها سازی سیویل مینا هیواسور آکردی. برز رودی سعید ریوبری سازی مروواهی ریوبریا خسرده این زمان. ام حاضری دکن جوان کسی پنابر انا سعافاتي اولي مجوار حاضر كرن خوارن تشتي عجله مجوار حاضر كرن آفي اما انا سيارات جوار حاضر دكن جيل باجار مدرسانه ماي امي وان ريكن قامبا نوروز الديركي. باجار حسکی مزنترین باجارین کانتونا جزیره اونیزی 500,000 مرو تعداد جی و جهمو پیک هاتان کرد عرب خریستیان لگوری مزنبونا باجر و هزا شر دهندری باجر ده دیار دبه گوی شر پر دریج بکه و هزارن سیویلان پیدوی یوان با آلیکاریا مروواهی هیه نخاسم گو روشا روجاوای کردستانی بگشتی بروشت پر آورت دیه زن عمر دنگ امریکا عامیدی زیاتر لە 2000 ئاوارەی ئێزیدی کە لە کامپەکانی باکووری کوردستان بوون و بەرەو سنووری بولگاریا ڕۆشتن و ئەو هەوڵەیان سەری نەگرت پاشان ڕەوانەی کامپی نووسێبینی ژێر چاودێری حکوومەتی تورکیا کران. پەیامنێرانمان لە تورکیا چەند ڤیدیۆیەکیان لەسەر ڕەوشی ئەو ئاوارانە ناردووە. قۆناغا ڕەفدا پتر ji 2000 ڕێڤینگن بێ پاسپۆرت پێنجشەڤ و پێنج ڕۆژان کەمپێ li ژێر چاودێریya حکوومەتا تورکیا بوو lê nisêbînê. Li roja heynî jimareka mezina penaberên êzdî lê kempên Amed, Şernex, Batman û Midyadê ji rewşa xirab û bi zehmeta jiyanê li jêr germa havînê biryar dan terkî serê xwe bin. Qonaxa wan li pêşxwedanayê Bulgarya bû. بس ام دخوازن ما مجوی داری ما پری خوشی دایا بس ما بگیرنا ام بگین ترمپیلت خو مش ترمپیل خو میچنه حدود برغالیا ام نتعدقیل یکیدگین ام نمظاهرگا عن فيم تشيتكن ام تشكيتشن ام ملاتكي بلنغازن ام طلبه اويتكن ام مش عراقي در كفن بس مش نف عربا خلاص من ما تشتكي دي في دنيا النافذ کسی سوزا پێشوازی کردنا وان نەدا لێ هەرچابە ئەو نەگەهشتن قۆناغی هێزن ئەولەهەیە تورکیا دۆرا وان گرت و ji سنوورê بولگاریا veگەڕاندن. حکوومەتا ترکان نەهێلا هەر هەنگل ئەردی گرتن و نەهێلان بگەهینەیەک ئۆم هەمی veگێڕان و دەستێقی جاگرن و زۆرا برنە تەرەمپێلادا و مەسلاما ڕاستی من نەکاریم دەین بکەن و زۆری ئەم هەمی veگێڕان کا حقوق الإنسانية کا دولة تشتغ نينا ما تشتغ نديتي حتى إيروجي أم هيفيا خوجينا خده وهجي بشري قانج وهجي دولة أو بيت باري ما ورابط وأفشار روجن أم نويل فيدري والأدرنا وإسطنبول وأنقرة ما في يعني مساعدة ما بكن وما في حكومة تركي بهيلت أم شقارة دركفن أم دركفنا دولة أفهر أو ريفينج بون بري 11 مهان جي آغري داعش ومالا دولة إسلامي جمالên xwe reviyan û bi çol û çiyayên şengalê keftin. Lê wan şans hebû jê kampêna serbirînê sebî û bazarê firotina xaniman û ji medreseyên cîhadê rizgar bin. Niha ew dixwazin zarokên xwe li erdekî tena biparêzin. Em zarokê xwe xelas kirin me tiştekî dî navê nedire.
نخوارن نقف ما تشتق نابد بس مش في حالي دارين هاق عالمي ما كوجت بس امزاروك خو خلاص كن اش في حياتي ام دركب بس داعش ام تشن همي كوشتن تشتق المناهي لا ابشر معي بس هما قيوم في خلاص كن بس هما رجاء بس هما دولتك بلا محاولة جيبك حدودك تشتكي أم تشادرة درنا عايش نادا برنا مدرسة بونا تشتكي بجاكي بس الحالة فان بني رحم يا زاروكي خد آبي خلاص كرنا ما تشتاق نابي غير رحمة خدي بس ريب النمام دركبنش خورا نيفي دركتونو نيفي ما 2000 شو 3000 ما شنغاليين راستي دردكي مروفاني دبن غازندا جو حكومت هريمي و جيهانا روش آواجي ديكنو دبيجن كسي آگه جوان نمايا بتر جي 300,000 ازدين شنغالي دربدري هريما كردستان عراقي سوريا و تركيا بونا جوان پنابرن بي سميان رهاتو بگوتن اگر کوملک جوانا گهشت ناف ارد ولاتکی اوروپی اوائکتیا اوروپی وی نچار با کمپان جوان رفاکنو اوی بکاربن جیانک پنا درباز بکن لدمكو او دبيجن نافا قرنا وارن خوا خيفتن جي قرما هافيني كيم آفو كيم خوارن وجيانا بهجاري بونا حوانقه هاوان دي كامبي نسيبيني دا لي او بهيفينا روجاكي لولاتكي بيتن دو تيجي زارو كن خوا پرورده بكن دخيل بپی او دیمانانی که لفيديو كان درجتن ديار الروشي او پنابرانه يكزار خرابشا وا پێدەچی کە کۆمەلگای نێونەتەوەی بایخەچی ئەو تۆشانی پێ نەدابێتن و بەڵام ئەمانەوە بزانین چی وای لەوانە کرد بۆ ئەوانە بەرەو سنووری بولگاریا ڕۆشتنی چێ هانیدان ڕاستە حیدر یانی ڕاستی ڕەوەکی دەگوتی ڕەوشەکە کوکونای باوەڕکردن ئەف خەڵکە وەسا دەبی جێکی نەخۆشدا و بێ سەمیانن پەریشانن بێ ڕێبەرن نزانن چ دکەن ژوان ڕاهاتیە گوتن ئەگەر ئون بچن بگەهنە سنووری وڵاتێکی ئەوروپی بە کۆمەڵە ئەو جادێ جیش وەڕەڤەکن کەمپاش وەڕەڤەکن ئەڤیەک یا دوێ بەری چەند ڕۆژەت بیسی بەری دەرکەتناوان داعش ژشنشکێ بە ئێریشی کوبانێ کردیسا ترسا داعش هێشت دلێوان خەڵکا دەمایە گەلکیش داعش دەدرسن دڤێن هەر دەرکەبن و ئەڤەیە مەسەلاوان و مەسەلا تشتێکی ڕاستی عجیبە یانی نەتە پاسپۆرتە بە نەتە پارە هەبنە تشتێکە بچی سنووری وڵاتان یانی تشتێکی ڕاستی جیهانیژی هەلبەت مخابن هاژنینە و لە هەرێما کوردستان عێراقی کێشەیەن ئابووری و سیاسی بوونە ئەگەرە هەندێ ڕەفدێن خۆرتان بە کۆمان ڕوو بکەن وڵاتین بیانی و دەرڤە ji bilî کێشەیەن دراوی و گەل حکومەتا بەغدایê هەیە کێشەیە سەرۆکاتیێژی بووە خەما خەڵکێ گەلۆ خەڵک لە ناو جادن هەولێرێ چ دبێژن جاليكي شر چکدارن داعش دگل هزین پیشمرگین کردستانه جاليكي دنوه پیگیر نبونا حکومتا ناوین لسروی لحفاتنا یا کودنا برا هر دو آلیان دا هاتیا امضا کرن خلچی ئێستا لە کوردستان سەرڕای نەبوونی بودجا کارەبا ئاو سوتەمەنی هەموو گرفتانە تووشی قەلەقێکی مێشک بوونەکە بیر لەوە دەکەن و ئاخۆ پاش ڕۆژیان لە دەستی مەزبانەتیان لێ دێت ئاخۆ ئەم لایەنە سیاسیانەدا بەرەم کام ئاخر ئاڕاستیان دەکەن تووشی شەڕی ناخۆیان دەکەنەوە یا تووشی هەڵبژانەیش پێشوەخت تووشی ئەویان دەکەن کە وەکو ساڵانی 2023 پێش 2012 کە بودجە هەبووە یانەوەتە تووشی قەیرانیشدارای قوڵیان دەکەن وان لێکە کەرسەکانی ماڵەکانیان فرۆشن بۆ بژێژیانیاندا بکەن. لە هەرێمێنها وەکە پێویست و خواستەکێن خەڵکی ئەلکتریک نینە و هەروەها کێمبوونا بەنزینێژی پرزگریکن مەزنژە خەڵکی هەرێما کوردستانی ڕاچێکردنە. يا معاش واخد الزاني ايش كارس مش لو ما هي تي لو خوي هذا هر دغري اشتكي لو خوي فيها نقديني دامەزراندن نها بە تو ئاواکێ لە هەرێما کوردستانی نینە هەروەها لە ناوخۆیە هەرێما کوردستانێژی پارتیên سیاسیên vê herêmê pirzgirîk bi hevdû rahene ji ber ku taniha weke pêwîst negeheştine tu encamekê ku pirsa serokatiya herêma Kurdistanê bihête çareser kirin. Qeyranî darayiya nûseniya hikûmetî Iraq taben niye bo biryarê xedayî pare binêrî bo me مقابل نفته ونفتش كالروا كان كان بس دبروي فقيرا هيسيني تعيننا درد سيا اليوم ديالنا او بازاري يجنيا
كارنيا سبكا درون اسبانيا حتى والدينا الى 10000 نبر 10000 باش يشتكى باش كريخاني دكا باش خواردن دكا باش مار دكا باش جرني دكا راسي لوي يعني بخوبك انتحار يعني هذا مال منيا حال منيا وجهي منها راتب منيا كسب منيا كما يارمتيكم بدنو أجا مساعدة بكانوا لا والله كسبني لو خايف زيادة باري فندق ومندق سمني باري مني خانو بقدمو جيو ريفنيو كزيار متي من هذا عالم مساعدة بكاو بينسى زار ودوها زار ور زار لا والله شيء لا والله شيء سنة حول دم كسر حساب شبوناك جبروان پرزگیری کو چند پرزگیری کندن خلک و هرمه بزار بویاو دنها دا رجه که مزنیا تخا گنجان رین مترسیدار دگرم بر جبوه که کو بگهن ولاتن اوروپا و امریکای احمد زباری دنگی امریکا هاولر قەیرانی تەندروستی ئەو کەسانەی بەهۆی ناکۆچی ئاوارە بوون تەوەری سەرەکی کۆنفرانسێکی یەکڕۆژی بوو کە لەلایەن ئەنستیتوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجامدرا. پانێلستەکان باسییان لە ئاستەنگەکان کرد بۆ گەیاندنی خزمەتگوزاری تەندروستی بۆ ملیۆنان کەس. هێرۆ زەنگەنە لەوێ بوو ئەم راپۆرتەی ئامادە کردووە. شەڕ و پێکدادان باری تەندروستی سەدان هەزار کەسی کردوتە مەترسیەوە لە کاتێکدا جیهان ڕوبەڕووی گەورەترین قەیرانی پەنابەران دەبێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. مەسەلەی باری تەندروستی پەنابەرانی سووریا باڵی کێشا بوو بەسەر کۆنفرانسەکە. زاهیر سەهلول سەرۆکی ڕێکخراوی کۆمەلگای تەندروستی سووریا ئەمریکا باسی لەو کەسانە کرد کە لە ناو سووریا بە تەواوەتی دەوریان گیراوە تەنانەت ناتوانرێت بە سنوور بەزاندنیش پێیان بگەن. تەنها ڕێگا بۆ گەیشتن بەم کەسانە ڕێگای قاچاغە. دەرمان و کەرەستەی تەندروستی لە ڕێگەی تونێلەکانەوە بۆیان ڕەوانە دەکرێت و هەندێک جار دەبێت بەرتیل بەلایەنە شەڕکەرەکان یان خاڵەکانی پشکنین بدرێت. بەڕاستی ئەمانە ڕێگای نایاسایین. بەڕێز سەهلول گوتیشی ڕۆژهەڵاتی ئەلغۆتا ئەو ناوچەیە کە لە ساڵی 2013 هێرشی کیمیایی کرایە سەری ئەوە 3 ساڵە دەوری گیراوە کارەبا نییە و هیچ خزمەتگوزاریەکی تەندروستیش نییە. زۆربەی جار لە سووریا هێرش دەکرێتە سەر کاربەدەستانی تەندروستی و بنکەکانی تەندروستیش. لیۆنارد ڕۆبنستاین بەڕێوەبەری بەرنامەکانی مافی مرۆڤ لە زانکۆی جان هاپکینز بلومبرگ. هەرچەندە پێویستەکان بۆ خزمەتگوزاری تەندروستی زۆرن بەڵام لە هەندێک ناوچەدا خەڵکی ناوێرن بچن بۆ نەخۆشخانەکان تەنانەت بنکە تەندروستیە گەڕۆکەکانیش. بڕیار لەسەر دەرچوونی ئەمبولانس ئاسان نییە و ناوێرن دەرچن مەگەر بە شەو و لە ڕێگە تاریکەکاندا گڵۆپەکانی بکوژێنێتەوە لە ترسی ئەوەی تەقەیان لێ نەکرێت. لە دانیشتنەکەدا باز لە وڵاتانەش کرا کە پێشوازیان لە پەنابەران کردووە هەرچەندە زۆربەی ئەو وڵاتانە خۆیان وڵاتانی هەژار. بەڵام هەتا ئەو کاتی کە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان بەیان سامی عەبدوڕەحمان لە ناو ئامادەبوواندا ئاماژەی بە پێشوازیەکانی هەرێمی کوردستان بۆ پەنابەران نەکرد هیچ باز لە کورد نەکرا. نیکۆل شامپاین لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەم جۆرە وەڵامی دایەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بە دڵفراوانیەکی زۆرەوە پێشوازی لە ئاوارەکانی ناوخۆی عێراق کردووە. نەک تەنها ئەمریکا و ئەڵمانیا یارمەتی پێداویستیەکانی پەنابەرانی عێراقیان داوە کە زۆربەی ئەو یارمەتیانەش دەڕوات بۆ هەرێمی کوردستان چونکە زۆربەی پەنابەرەکان لەوێن. عەرەبستانی سەعودیەش 500 میلیۆن دۆلاری بەخشی کاتێک نەتەوەی یەکگرتووەکان داوای یارمەتی کردهبوو. بەڕاستی بەبێ ئەو بڕەپارەیە هەر ناتوانم بیر بکەمەوە چۆن کارەکانمان دەکرا لە عێراق بە تایبەتی لە هەرێمی کوردان. وە چەند هەفتەیەک لەمەوبەریش کوێتیش 200 میلیۆن دۆلار یارمەتی ڕاگەیان بۆ ئاوارەکانی عێراق. جا یارمەتیەکی زۆر هەیە بۆ ئاوارەکانی عێراق و زۆر بەش بۆ بەرنامەکان لە هەرێمی کوردستان تەرخان دەکرێت چونکە زۆربەی پەنابەران لە هەرێمی کوردستان. خاتو شامپاین گوتیشی توندوتیژی جەندەر لەلایەن داعشەوە زۆر هەیە بە تایبەتی توندوتیژی دژ بە ئێزیدەکان لە ڕادەبەدەرە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرنامەی چڕوپڕی هەیە و تایدا سەرنج ڕەخاتە سەر توندوتیژەکانی کە دژ بە ژنان دەکرێن بە تایبەتی لە عێراق. زۆربەی پانەڵستەکان کۆک بوون لەسەر ئەوەی مامەڵەکردن لەگەڵ قەیرانی تەندروستی پەنابەران پێویستی بە سەرچاوی دارایی زیاتر هەیە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. دانوستاندنین ئەمریکا ئەو ئەندامین هەردەبین نەتەوین ئیگرتی و ئەڵمانیان نەگەهشتن ڕێکەتنا
داوی یاوان ڤیاوی هیڤی دکرد و مهلەتاوێ سیهی مەها شەش بوو هەفت ڕۆژین دی مهلەت درێژکردن گەلۆ دیڤان هەفت ڕۆژاندا وێ چێ بێکردن ئیران وێ چاوە قایل بە لێڤەکۆڵین نەتەوێن ئێگرتی بشنە ناف سازی و دەستگەهێن وێ ئەم چاوەڕێی چ dikin divan danûstandinên herî alos û bi zehmet de. Em divê delîveyê de mêvandariya nûnerê Hizbî Demokratîk Kurdistanî Îran kak Ariş salih dikin bihêvîne bersiv û şirovekirinan ji wî bizanin kaka Ariş zor bexêr bêyî. Zor spas dikim. Lem hewt roja de çi dikirê? بەڕاستی زیاتر پێم وابێ مەبەستەکەەوە یەکە لە ناو ماڵەکەی خۆیانە شتەکە ڕێک بخەن ئێرانیەکان بەتایبەت ئێرانیەکان وایە لەبەرەوەی ئەوان دیارە خامنەی هەموو کاتەڵەکە ئەوان دەسەڵاتی هەموو شتێکیان هەیە بەڵام ڕاستیکەوە یەکە هەموو دنیا دەزانێت کە دووە قسە خامنەی دەکات بۆی ئەوان پێویستە هاتوچۆی ئێران بکەن بڕۆنەوە بزانن خامنەی چیەڵێت دووە دەستورەکانی چی دەبێت چی دەکەن چی ناکەن ئەوە شتێکە کە زۆر زۆر گرنگە بۆ ئێرانیەکان و بۆ ئێرانیەکان ناتوان خۆیان لەوێ بڕیار بدەنەمە یەک شت و مەسلەی تریشەوە یەکە ئێرانیەکان بباڕی من هێشتا سوور نین لە گەیشتن بە تەوافق مەسلەکەەوە یەکە ئێرانیەکان ئەیانوێ یاری بکەن لەگەڵ کۆمەلگای تاکەی ئەزانی ئەمە بە مانگ بە ساڵ بوو مولت ئێستا هەفتەیەکە ئەزانی تا ئێستەی کە سەرکەوتوو بوون تا ئێستا ئێرانیەکان لەبەر چەند هۆکار یەکەمەوە یەکە ئەو ئابلوقانە ترکیان هەڵگرتووە ئەوە نەماوەکە وەکو پێش بوو بێتن ئێستا ئێرادەی جیهانی وەکو پێشتر یەکڕانیە بۆ ئابلوقە بەرقەرارکردنی ئابلوقەکان لەسەر ئێران لە لایەکی تریشەوە ئێرانیەکان گەیشتون بە هەندێک سەرچاوی ماڵی لەم ماوەیەدا کە دەتوانانی یارمەتی دەریان بێت بتوان پلانەکانیان لە ناو ڕۆژڵاتی ناوینا زۆرتر بەرەو کاک ئارش پشکنینی سازگا و ناوەندەکانی ناوەکی ئێرانێکێک لە بابەتەکانە کە کێشەدار بووە لە ناو لە وتیوێژەنە بەپێی راپۆرتەکانی کە پێمان دەگەن لە وتیوێژەکانە لەم ماوەیەدا ئێران دەتوانێت بڕیارێک بدا لەسەر ئەوەی کە پشکینەران نەتەوەی گوتوەکان بچنە ئێران و ئەو شوێنە نەببینن ئەزانی کێشەی زیاتر ئێران لە نەهایتە ئەتوانێت بە ئاکامێک بگات کە ڕێگە بدات کە بە شێوەیەک وەکو لای خۆمان دەڵێن فێڵێکی شەرعی بۆ بدۆزێتەوە کە بتوانن بێن شوێنەکانیان ببینن بەڵام مەسئلەوەیە کە ئەگەر چاو لێ بکەی باتەوە جوبەوەی کە ئێران ئێستا سپا دەسەڵاتێکە لە ناو ئێراندا دەوڵەت دەسەڵاتی تێکی ترە لە ناو ئێراندا هەر شوێنێک بۆ خۆی دەسەڵاتێکە لە ناو ئێراندا ئیمکانی ئەوەی کە پشکێنەرانی نێونەتەوەی بتوانن هەموو شوێنەکانی ئێران و هەموو دەستگاکانی ئێران بپشکێنن و شوێنێکی تر بە شێوەی مەوازی خەریک نەبێت کە بەرەو چەکی ناوەکی بچێت ئەو ئیمکانە زۆر زۆر کەمە یعنی ئەگەر چی دەوڵەت لەوانەیە قەناعەت بەوە بکات کە بێن بیپشکێنن بەڵام لەوانەیە سپا لە شوێنێکی زۆر زۆر نادیار لە ئێران داخلیکە ئێران شتێکتر دەڵێکە دەڵێ زۆری پێ ناخۆشەکە پشکینەران یان نەتەوە گرتوەکان و توێژ یان دامسان یان زاناکانی ئێران ببێنن ڕاستە لە شوێنەکان یانە حتا کەسەکانش ئەمە زۆر زۆر گرنگی ڕاستە بۆ ئێران خامنی بەسراحەتن وتوێتی کە ئێمە نامانەوێ بازجووی بکەن لە زانانی بەسڵح ناوەکیمان بەڵام مەسلەوەیە کە ئەم مەسلە گرنگی لەوە سەرچاوەگرێت کە بنەمای پێشکەوتنی بەرنامی ناوەکی ئێران هەڵگەڕێتەوە بۆ ئەو تحقیق و پەژوێشانێک کە لەو زەمینە کراوە بۆیە بۆ ڕۆژاواش ئەم مەسلەیە گرنگە بۆەوەی کە بزانن پەژوهێشەکان لە چه ئاستێکایە لێکۆڵینەوەکان باری زانستی ئێران لە چه ئاستێکدایە بۆیە ئەم مەسلەیەکی پیچیدەیە ئەمریکا و وڵاتان دیکەش داگیری لەسەر یان پێگیری لەسەر ئەوە دەکەن کە ئابلوقەکانش بە ئاسانی هەڵنەگیرن لەسەر ئێران ئەمە پرۆسەیەکە لە وتوێژەکانە تۆ بڵێ بە کورتی ئێران دەیەوێت زووتر ئابلوقە لەسەر چ لایەنێک هەڵبگیرێ ئێران دەیەوێت دەستڕەسی هەبێت بە هەندێک سەرچاوی ماڵی کە بە شێوەی بە زووترین کات دەستڕەسییان پێ بگات بیان هینی کات بەسڵاح هەیبێت ئەو سەرچاوە ماڵیانە کە بتوانین لە ڕۆژڵاتی ناوین پارەی هەبێت بۆی کە بتوانین بەرنامەکانی خۆی پێشبێت بۆیە یەکەمین شوێن ئەو پارانەیە کە بڵاکە کراون دووهەمین شوێن نەوت و گازوانەیە کاک ئارش پێش دەمێک خۆت بینی کە سەرۆک باراک ئۆباما دەرچوو باسی وتوێژەکان کرد و هیوای خواست حەز دەکەم جێ لێ بگرین و دیسان بگەڕینەوە لای جەنابەت بزانین شیکردنەوەی جەنابەت چیە لەسەر وشەکان. My hope is that they can achieve an agreement, but my instructions to them have been extremely clear. The framework agreement that was established at Lausanne
is one that, if implemented effectively and codified properly, would in fact بله دلیک هیوادارە و ئەگەر ئەو چارچوبەی کە خۆی دیاری کردووە جێبەجێ بکرێ ئەمە ئەنجامێکی باشی دەبێت. توچی دەڵێ؟ دیارە ئۆباما زۆر پێی خۆشەکە ئەم ڕێکەوتنە بگاتە ئەنجامێک لە بەرەوەی ئەوێت ئەوە تەنیا شتێک بێت کە وەکو لەگەسیەک بۆی بمێنێتەوە بۆ دوای خۆی. ئۆباما پێی خۆشەکە بڵێن دنیای دوای ئۆباما گۆڕانی بەسەرا هاتووە بۆ وەکو دنیای پێش ئۆباما نەماوە. بەڵام هەر بەو شێوە کە خۆتان بینیتان ئەمما وەگەری زۆری لێهێنا کە ئەو هیوایە کە هەیەی کە بۆ ئەوەی کە بگەن بە ئاکام ئەمما وەگەری زۆری لێهێنا دیارە لەوانەیە بگەن بە ئاکامیەک بگەن بە ئامانجێک بۆەوەی کە بۆ ماوەیەکی کورت هەندێک شت بکرێت لە ئێراندا. بەڵام مەسلە دوو شتی سەرەکیە. یەکەم ئەوەی کە ئێران دەستبەرداری ئەو ئارزوانەی بۆ گەیشتن بە چەکی ناوکی نابێت بۆیە ڕۆژاوە ئەو ئامانجەکەی ئۆبامای هەلبەتە ئۆباما ئامانجەکەی ئەوەیە کە ئێران ناوکی نەبێت. بەڵام ئەمە ئامانجە سەرەکیەکەی ئۆباماوەیە کە لێگەسیەکی بۆ بمێنێتەوە. بەڵام هاوکاتیش کێشەی تری ئێرە کێشەی تری ئەمریکا و ئێرانەوەیە کە ئەم مەسلەیەش تاوە بێ هەر ئێران وەزعیەتەکەی لە ناو ڕۆژهەڵاتی ناوینە ئاوا دەبێت هەر دەستبەرداری دەستێوەردان لەم ڕۆژهەڵاتی ناویندا نابێتەوە کێشەیەکی ترەکە دیزان دەبێ بێنەوە. زۆر بە کورتی کشانەوە لەم دانوستاندنانە ئاکامی چی دەبێت؟ لەوانەیە ئاکامی خراپی بێت بۆ هەردوو لەلایکەوە بۆ ڕۆژاوا توانێ ئەمە ئاکامێکی خراپی بێت بۆەوەی کە هەر وەکو پێشتر باسمان لێوە کرد کە تا ئێستا بێسڵاح سانکشنەکان ترەکیان هەڵگرتووە بێسڵاح داڕژاوەنی تر ئیرادەی جیهانی وەکو پێشتر نەماوە. ئەگەر بێت و بکشێنەوە مانایەکیان نامێنێت سانکشنەکان. بۆ ئێرانی شەروە ئەتوانێت ئاکامێکی خراپی بێت بۆەوەی کە دەتوانێت دنیا یەکدەنگ کات بۆەوەی کە بەرەو ڕێچاریەکی نظامی بڕۆن. کاکارش زۆر سپاس. زۆر سپاسەکانی خۆش. نوێنەری حزبی دیموکراتی کوردستان ئێران ئارش ساڵح میوانی کورد کۆنەکشن بوو. ئەو ڕێخستیەک خێرخوازیە مسلمانان لە واشنتن کەمپێنێک پارەکۆمکردنی ڕێخست بوو لە دەمەکی ئیفتاری بەری چەند ڕۆژان ji بۆ ئالیکاریا پەنابەران لە چەند وڵاتین جیهانی سەما دزایی لە ئیفتاری ئامادە بوو ئەف راپۆرت گەهاندیە. قەیرانی پەنابەران لە ڕۆژهەڵاتی ناوڕاست هۆکارێک بوو بۆ گرتبوونەوەی ڕێکخراوەی ئیسلامیک ریلیف واتە فریاگوزاری ئیسلامی بەشی ئەمریکا کە ڕێکخراوەکی ناحکومی و جیهانی و خێرخوازیە. ئەم بۆنەیە لە شاری فۆلس چرچ لە ویلایەتی ڤەرجینیا بەڕێوەچوو. کارمەندانمان بەم دوایانە لە کەمپی پەنابەرانی سووری گەڕاونەتەوە و لەوێ پێداویستی بۆ سووریەکان دابین دەکەن و خۆم لە کەمپی زعتەری کارم کرد ئەوەی لە دەروی ئەمانی پایتەختە جا ئەگەر تەماشای ڕەوشی پەنابەرانی نێو ئەو کەمپە بکەیت دڵنیام هەرگیز گازندە لە ژیانت ناکەیت و ئەو پەنابەرانە لە ڕۆژێکی زۆر خراپدا دەژین. ئیسلامیک ریلیف لە ساڵی 1984 لە بریتانیا دامەزرا. ئەم ڕێکخراوە گەورەترین ڕێکخراوی فریاگوزاری ئیسلامی بنکە لە خۆراوایە. بەشی ئەمریکا ئێستا لە زیاتر لە 40 وڵاتی جیهاندا کار دەکات. لەم بۆنەیە چەند کورتەفلیمی کارەکانی ئەم ڕێکخراوە لە ساڵانی ڕابردوو مانجی ڕەمەزان پێشاندرا. ئێمە لە چەندان ناوچەی جیهانی ئیسلامیدا کارمان کردووە بە تایبەت لە خۆرهەڵاتی ناوەڕاست هەموو ڕۆژێک لە ئێزدان دەپارڕینەوە ئەم تاوانە نوێیانی دەوڵەتی ئیسلامی هەڵگرێت و لە ناویان بێت. هەندێک جار کارمەندانمان ڕوبەڕووی ئاستەنگی گەورە دەبنەوە لە دەمی گەیاندنی کۆمەک بۆ لێ قەوماوانی ئەم کارە ساتەی دەستکردی مرۆڤە. لەم بۆنەیە چەند بەشداربوویەکی جۆرا و جۆری کۆمەڵگەی مسلمانی ئەمریکایی ئامادە بوون. یەکێک لەم بەشداربووانە مەسومە حوسێن بوو کە یەکێک لە تابلۆیەکانی مەزاد کراو داهاتی پتر لە $5,000 بوو کە دەدرێت بەم ڕێکخراوە. ئەمە وا دەکات هەست بکەم زۆر بچووکم خۆم و هاوسەرەکەم ئەمە دەکەین کاتێک ڤیددیۆکان و وتارەکانمان بینی. دەزانی کە ئەم جیهانە چەندە گەورەیە چەندە پێویستی بە یارمەتی هەیە و چەندە خۆشە کە بیر دەکەیەوە بەو دیارە بۆ کارێکی واخێر دەتوانی کاریگەری زۆرت هەبێت. کۆتایی بە ئێفتارەکە هات و ڕێکخراوەکە نزیکی $300,000 کۆ کردەوە. ئەو پارەیەش تەرخان دەکرێت بۆ هاوکاری ئەم کەسانەی کە پێویستیان پێیا لە چەند وڵاتی جیهاندا. سەمادزەیی بهیڤین دەمن خۆش هەتا ڕۆژەهێنی جارێکە دیگەینەیەک سلااو و ڕێزن تەڤایە هەفکاران ئوستافی بەرنەما کورد کۆنەکشن خدا حافظ.